هەروەها بیرکردنەوە لە عاقبەتی ڕیابازی، ئەمە خاڵی چوارە. ئینسان بیر بکاتەوە باشە ئەو ئیشەی کە کردومە و لەبەر خاتری خوای گەورە نەبوو، ئەوە خەڵک چەپڵیان بۆ لێدا، ئەوە ناویان برد، ئەوە هەموو شتێک بوو. بەڵام من سزاکەی چاوەڕێمەکە کەوا بوو بۆ زووتر تۆبەی لێ نەکەم و خۆم ڕاستکەم و بچمە سەر ئەو سکەی هیدایەتی خواییە. ئینسان کەمێک دانیشە لەگەڵ خۆیان بیر بکاتەوە لەوەی عاقبەتی ڕیابازیەکەم بەرەو چۆمە بە. جاری وا هەیە مسڵمان بیر لەوە کاتەوە لێ ئەو گوناحە نەکەومە زینا، بەخوا عاقبەتی زینا زۆر خراپ، بەڵام هۆشی نایە بۆ ئەوەی کە بڵێ عاقبەتی ڕیابازیەکە خەتەرترە. زینایەکی کردو تۆبەی لێکە، بەڵام ڕیابازیەکە لێی بووە بە صیفەتێکی دائیمی. چۆن تۆ ئەتوانی ئاوا بچیتەوە حزوری خوای پەروەردگار؟ لەبەرەوە خۆپاکردنەوەمان لە ڕیابازی و لە ڕیا ئەرچێکی گەورەی ڕۆژانەمانە، سات و ئانە. هەر کەسێک کە بیرەکاتەوە لەوەی کە عاقبەتی ئەم ڕیابازیە هەر وەکو عاقبەتی گوناحە گەورەکان وایە، وەکو شرک و کوفر و خطوڕەتی تر ئەو گوناحە گەورانە وەکو قەتڵ وەکو ئەمانەوایە، بیری لێ ئەکاتەوە، لەبەرەوە حتمەن وەردە بە خۆیان دێتەوە بۆی نەکەوێتە ئەم شرکەوە بەردەوام بێت لەسەر فسقی بچووک، ئەی بابەر و فسقی گەورە کە دەرچوونە لە دینەکە.